حوشت هي لكاتي نوێژکردنە سنەتە کەم کەس ئەیزانێ بەداخەوم ئەوانەیشی وا ئەیزانن کەم جار زیندوو یەکەنەوە. یەکەمیان نوێژکردن و نەعل و پێڵاو. زۆرینەی خەڵکی تایسا وازانن دروست نییە و نەعل و پێڵاو نوێشکەی. نازانم ئەمەیان لەکوێ هاوردووە. نازانن کۆن لە سەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوتەکان خۆ ئاوا فەرشی بۆ ڕانەخریاوە. هەروە نەعل و پێڵاو نوێشکریاوە. هەر بەوە ناکە دروستە بەڵکو سنەتیشەوە نەعل و پێڵاو نوێشکەی جارجارێ لەم لاولا لە سەفەرێ لە دەشوی دەرێک حەزوگر پێڵاوەکە دانەکەنی دای مەکەنە بەڵکو سنەتە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمیان خالیفوا اليهود فإنهم لا يصلون في نعالهم ولا خفافهم. ئەفەرمێ مخالفەی جوولەکان کەن لە کاتی نوێژکردن بە نەعل و پێڵاوە نوێژکەن. ئەوان هەرگیز بە نەعل و پێڵاوە نوێژ ناکەن. کاتەم باسی هیچ شکالێکی تیان نییە بەڵام یەک تێبینی هەیە بێ ئاگادار بی ئەگەر بە نەعل و پێڵاوە نوێژ کرد ئەبێ نەعل و پێڵاوەکەت پاکوێ یعنی پیسی پێوە نەوێ. مەبەسم لە پیسی یعنی میز پاشەڕەی ئینسان یاوەکو ئاژەڵەکانی ئەو دەش و دەرە پێوە نەبێ بێ پاک بێ. دووەم سیواکردن پێش هەموو نوێژێ. ئەمە سنەتێکی زۆر گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم زۆر جەختی لەسەر کردووە بە شێوازێک خەریک بووە لە سنەت نەمێنێ بڕواتە واجب. ها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة. ئەگەر قورس نوە لەسەر ئومەتەکەم ئەوە فەرمانم پیانەکرد یعنی لەسەریانم واجبە کرد لە پێش هەموو نوێژێ سیواک بەکاربێن. و سیواک شتێک نییە تەنیا پەیوەندی بە پیاوانە بێ یعنی ئافرەتانیش ئەتوانن سیواک بەکاربێنن. بەداخەوە من لێرە و لەوێ کە ئەبینم ئافرەت زۆر کەم سیواک بەکارهێنێ. جاری وێ نوێژەکەم بەڕێزان بەداخەوە بۆ نوێژ خوێنەکانمان یعنی کە سیواکەکە دەرئەکەی ئەتەوێ ئاوا سەیرێکی خەڵکەکە کە بزان چەندی خەڵکی سیواک بەکارهێنێ ئەو پەڕی لە 100 قرچەی عەلاقەکەی تێ و سیواکەی دەرەکە لە 190 ئەم سونەتە ڕەنگە بزانێ بەڵام نازانم بۆ زیندوی ناکاتەوە. سێ وەکو وەزانن ئێمە لە ڕکوع و لە سجوداژین سبحان ربي الأعلى سبحان ربي العظيم و زۆربەیشمان تەنیا 3 جارێژین بەڵام لەم برایەتان وەرگرن 3 جار کەمە زیادی کەم بۆ خۆتان چەندتان پێکرێ ڕکوع و سجودان زیاوکەن. ئەمە سنەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. حتى بنجديكتان بيدم بيامر صلى الله عليه وسلم فرمي إذا قام العبد يصلي أتي بذنوبه فوضعت على رأسه أو عاتقه. أفرنا كاتب بنديك خواتي نيوجك تاوانا كاني هم يتيرن إي خنبان سري يعني خنبان شعنا كاني. أفرمي كلما ركع أو سجد تساقطت عنه. هر كاتي أروات الركوع ولا الركوع عامينيته هر كاتي أروات السجدة تاوانا كاني ورده أواري تتعوان بو خود بو آرينا سنتي زیندوی کەرەوە. ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم نزیکترین کاتی ئینسان لە خوای پەروەردگار و کاتێک ها لە سوژدەیە دەی تو ئاوا سوژدا بە ئێمە شوێنێ برا زیادی کە ئەگەر 3 جارێکی بیکە 10 بیکە 15 بخۆ ڕکوع و سوژدەکانن زیاوکە نوێژەکەشیش دڵنیام تامی بۆتی. چوارە نازانم ئەزانیان نا بەڵام لە ناو نوێژە سنەتێکی زانایان ناویان ناوە جەلسەة الاستیراحە دانیشتنی پشودان. لەناو نوێژە پشوو هەیە بەڵێ پشوو هەیە با پێت بێژم لە چ کاتێک ئەو پشووە ئەوەی مالکی کوڕی حوەیریث کاتێک چۆنێتی نوێژی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بوو باسەکە فەرمێ فإذا كان في وتر من صلاته لم ينهض حتى يستوي قاعدا. کاتێک پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە ڕکعاتە ویترەکان یعنی ڕکعاتی یەکەم و ڕکعاتی سێیەم لە نوێژە 4 ڕکعاتیەکان ئەفرێن کاتێک ئەیویست هەڵسێتۆپە دوو سوژدەگەی تەواو کرد ئەیویست هەڵسێتۆپە تۆزێک ڕائەوەسا هەتا پشتی ڕێکە بووە پشوویەکێدا ئەوسا هەڵئەسیاپە پشوەکەش مودەکەی ها سە بۆتان یەکەم مودەکەی هەر ئەمەنەیە. الله ئەکبەر دوایەوە هەڵسەپە. ئەم تۆزە ڕاوەسانە لە چۆنێتی نوێژی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم و سنەتە نەکەی وەکەمی بزانی و ئەوەشی تێ ئەو پشوەی کە تۆ ئەیدەی تۆزێکی یەوریە داتە نوێژەکەت بەداخەوە ئێستا ئەبینی زۆرێک لە خەڵکی ئەمەنە پەلەپەل نوێژەکەن خەرمانێک لە خێر لە ناو نوێژە تەرکەکەن بۆیە نەکە هەرگیز تۆ لەوانی. پێنجەم و هەروەها لەو سنەتانەی بەشێک لە خەڵکی لە ناو نوێژە لی غافڵن بریتیە لەمە. ابن عمر ڕزای خوا لە خۆی و باوکی بێ فەرمێ رأيت رسول الله صلى الله عليه وسلم يعجن في الصلاة يعني يعتمد على يدي. فەرمێ پێغەمبەرمان صلى الله عليه وسلم من بینیومە لە ناو نوێژە کاتێک ئەیویست هەڵسێتەپا اعتیمادی کرد سەر دەسەکانی یعجن چۆن کابرای هەویر شێل ئاوا هەویرە شێلێ
یان ئاوا هەویر ئەشێلێ ئەیوت ئەویش ئاوایە کردە کە هەڵە سیاپە بەم شێوازە احتیمادیە کرە سەر دەسەکانی و هەڵە سیاپە یان بەم شێوازە ئەیدا ئەوەی کە ئیبینی لە زۆرێک لە خەڵکی لەبەر پەلەپەلەی ڕاستەخۆ کە سوژدەکەی تەواوەکە یەکسەر ئاوا ئەزنەکێدا سەری هەڵە سێتەپە یاوەکو کە تەحیاتەکە تەواوەکات یەکسەر ئاوایە کاتە سەری هەڵە سێتەپە ئەمە مخالفەی سنەتی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. شەشەم وەروە لەو سنەتانەی زۆرێکمان لەناو نوێژە لی غافڵەوین ئەویش بریتیە لە تەماشاکردنی شوێنی سوژدەکەت لەناو نوێژە کە ڕاوەساوی بە پێوە قورئانە خوێنی سنەتە تەماشای شوێنی سوژدەکەت کەی چاوت هەڵنەبڕی بەم لە ئەولە بۆ ئەوەی خەیاڵت نەڕوە بەڵام لە یەک حاڵەکاتەیە سنەتە تەماشای شوێنی سوژدەکەت نەکەی ئەم حاڵەکاتەیان بنیش قسووری تایە توش قسووری تایە بەڵام کە ئێستا بیسووتە هەڵ بدە ئینشاءالله خۆت ڕابێنە لەسەری عەبدوڵڵای کوڕی زوبەیر باسیەکە بمانە فەرمێ ڕەزای خوای لێ بێ فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم إذا قعد في التشهد أشار بسبابته پیغمبر صلى الله عليه وسلم كاتي دانش لتحياته آماجي بپنجي شاتمان إكر لا يجاوز بصره إشارته شاوي هل نابري پیغمبر صلى الله عليه وسلم لتحياته بمع دلي تماشي پنجي شاتمان إكر بويا لتحياته سنة تماشي پنجي شاتمان تكينك سيشويني سجدكتك أو تمو كوتاي وهروالو شتاني سنة لناو نيجا بكري بريتية لجلسة التورك تورك چیە جۆرێکە لە دانیشتن پێغمبەرمان صلی الله عليه وسلم لەو نوێژانەی کە دوو تەحیاتی لێیە وەکو نوێژی مەغریب و عیشا و نیۆڕە و عەسر لە تەحیاتی کۆتاییە شێوازی دانیشتنەکەی ئەگۆڕی چۆن دانیش بەم شێوازە دانیشت سەوێنەکەیشتان بۆ دانم خۆی لە کاتی تەحیاتە بە دوو شێواز دانیشین جلسەیەک پێوترێت جەلسەة الافتراش ئەویش دانیشتنە بە طەبیعی ئەویش ئەوەیە سمتە دەخەیتە بان قاچی چەپت بەم شێوازە دانیشی و قاچی ڕاست ئەچەقێنی بەزەوی ئەمە طبیعیە هەردوو تەحیاتەکەش ئاوا دانیشی زۆر طبیعیە بەڵام سنەتە لە تەحیاتی کۆتاییە ئەو نوێژانەی کە دوو تەحیاتی لێیە لە تەحیاتی کۆتاییە بەم شێوازە دانیشی ئەمە سنەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم